بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ پرۆفسۆر دکتۆر محسین محەممەد حسین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا بۆچی چەپێک مێژووی ئیسلام هەڵدەبژێرێ و لەسەری دەنووسێت؟ لە ناو مێژووی ئیسلامە بۆچی سەلاحەددینی ئەیوبی سەنتەرە لە نووسینەکانیدا؟ ئەم توێژەرە یاخود ئەم نووسەر و ئەکادیمیە قسەی لەسەر زۆر بابەت کردووە، بابەتی گروپە ئیسلامیەکان، خۆرهەڵاتناسی، فەلسەفەی مێژوو نامۆبوون، دەستی بۆ زۆر بابەتی فکری و مێژووی بردووە. لە کاتێکشتا خۆی کەسێک بۆوەکو خۆی وتی بەقوڵی نەچووەتە ژێر کاریگەری بیر و باوەڕەکەوە. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا قسە لەسەرم باسانە بکەین، بە تایبەتی بەشێکی گرنگی کە پەیوەندی بە خوێندنی ماستەر و دکتۆراکەیەوە هەیە. ئایا دکتۆر محسین محەممەد حسێن بەویستی خۆی ماستەر و دکتۆراکەوی نووسیوە و ناونیشانی هەڵبژاردووە یاخود بۆیان دەستنیشان کردەوە؟ سوپاس دکتۆر، لە بەشی دووەمی بەرنامەکە ئامادەیت. سەرچاوم بەخێر بێن مامەسارە. سپاس دەکەم. کاچی منی. سپاس دەکەم. لێرەوە ئەگەر دەستپێکەکەم لەوە دەست پێ بکەینەوە لە ئەخیری پێشێکەکەمەوە. تۆ ساڵی 1970 تا دەوروبەری 74 ماستەرەکەت تەواوەکەی. ئایا هەڵبژارنی ناونیشانی ماستەرەکەت بەویستی خۆت بوو؟ بەێ، من کەچمە مەسەر تەسەوڕ نەدەکرد هەولێر بە تایبەتی هەولێر لە تاریخی عمومیەکەی کەم نووسراوە لەسەری ئللا ئەو فترەیە نەبی، فترەی ئەتابەچی، یعنی فترەی سوڵتان مزەفەر و برایەکەی شتێکی وای نەکردووە، ینی لە ژێر حکمی مۆزەهەدیدین قەیماز مستەشاری ئەتابەتی مووسڵ بووە. بەلام زمانی سوڵتان مزەفەری بوو تا ئیمارەتێکی یان دەولەتێکی بەسەر بەخۆ. بەڕاستی نەمدەزانی مەسادر لەسەر ئەو فترەیە وا زۆرە، بێزگە لە کتێبەکەی ئیبن خەلەکان کوردی هەولێری، ابن الأثير و یاقوت الحەمەویش لەگەڵ کتابەکەی ابن شعار کە لە هەولێر فترەیەک ژیاوە، یعنی کە موافقەی لە ئێرانیە. تەمان پێشنیاری نووسینم لەسەر هەولێری سەردەمی ئەتابەچی، پێشنیاری بەڕەحمەت مامۆستای گەورەی خۆم پرۆفیسۆر دکتۆر فەیسەڵ سامر کە ئەو کاتە سەرۆک بەش بوو لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی بەغدایە. قوتي تعال ابني انت ليش ما تكتب عن ابي في العزلة تابتشي او فتحك بوبوم، يعني هولير لسر شاري خوم تاريخ اسلامي بوم، تاريخ قديم هيا، تاريخ وسيط هيا اسلامي، تاريخ حديث هيا. قلت اكتب ما عليك، اكو مصادر او داز هیچ لە کتێبە کانم بەو عاتفەیە بەو خۆشویستنم نەنووسیەوە وەک هەولێری سەردەمی ئەتابەچی. بەڵام ئەوەی کە ئەو توێژەرە باسیەکات باسەوەکەڵێ ئەم زیاتر حەزی کردوە زیاتر لەسەر گروپە ئیسلامیەکانی وەکو معتەزیلە و ئیسماعیلە و قەرامیتەوە ئەوانە بنووسێ. بەڵام دکتۆر فەیسەڵ سامر لەگەڵ کۆمەڵی هاوڕێە بە تایبەتی ئەو تەشجیعەکەن کە لەسەر ئەربیل فی عەهد الئەتابەگی، کەواتە خۆت پێشتر ویستوتە سەر گروپە ئیسلامیەکان بنووسیت. من لە ئەسڵە حەزم لە مەسائلی فکریە، بە تایبەتی فکری ئیسلامی و گروپەکان معتەقەداتی بۆ بوونە گروپات. من ئێستا هەمان نووسیومە کە لە کۆلێجی جامعەی بەغدایە بووم، کۆلێجی تەربیە بەشی مێژوو، شتم نووسیوە لەسەر ئیستیشراق ڕۆژهەڵاتناسی، یان لەسەر فەلسەفەی مێژوو، یان لەسەر فکری مارکسی غەرم کردیە، یعنی لە دەفتەرەکانم ماوە. ئەو کتێبانەشم ماوە کە ئەو کاتە خوێندیتم، ئەگەر سیرۆکنووسە مەسرحیاتە یان کتێبی فکریە. حەزم دەکرد لەسەر ئەو گروپانە بنووسم. دکتۆر فەیسەڵ گوتی پاشەوەی کە ماسەری وەردەگری ئینشاڵە دکتۆراش وەردەگری کەس نییە لەسەر هەولێر بنووسیتن، تۆ من زانیومە تۆ هەولێری. گوتم بەێ. گوتی پەشیمان نابێ بەەوە لەسەر هەولێر بنووسە. حتا ئێستاش من سوپاسی دەکەم
فيصل السامر خاوە کەواتە تۆ بە کاریگەری ئەو لەسەر مێژووی هەولێر نووسی. من نەمدە مەسادر مەدەزانێت دەتەسام لە لەبوونی مەسادر حەزم دەکرد خۆی ئەو مادەی خۆی دەگۆتەما گروپەکان. باشە مادەی تۆ فکری. بۆچی وەکو ئەڵێ بۆچی ئاڵایتە فکری ئیسلامی و حەزت لە مێژووی فیراقەکان بوو؟ ئەوە شتێکی باش ئەوەلەن دوای من معلوماتمە لەسەر ئیسە چونکە گوتم لە ئیبتیدا کە چوم ئیبتیدای مەکتەبی ئەربیل ئولا حتى مامۆستا بەڕەحمەت عەزەدین فەیزی گوتی کوڕمەت قورئان خوێندیە گوتم مامۆستا یەکانەوە پرسیارم لێ دەکە ئیحرازم بکە تەسەڵم دەکرد هەموو خوێندکارەکان قوتابیەکان قورئانی ختم دەکەن ئەو دەدەینە مەکتەبێ بەترسا گوتم بەلێ مامۆستا ختم کردیە گوتی زۆر گوتم زۆر ترسام نەوەک دەرم کە لە مەکتەبێ گوتی ئافەرین یعنی ئەو کاتە وا باو بوو ناوەڵەوە یعنی دەیویست بزانی بۆ العربیەکەم بە قووەتە بۆ نوتقەکەم قورئانیە یعنی کانەوە یەکەکە عاشقی قورئانە عاشقی زمانی عربیە فعلا من ثقافەکەم تا ئێستا ثقافەکەم عربیە تەواو ئەودا لە ماستەری ذەخیرەم هەیە کەواتە لە زمانی عربی حتى مامۆستای مشرفی ماستەرەکەم بەڕەحمەت برای يعني جعفر خصباك قلتي تو عربي قلت من خير قلت لو قلت زمان الشيء مكتسبة دسواني فيري بي شرطنية عربة كان بس عرب بينوشن خاصة متابعتي عرب غير عرب العربة كان زيادة جمارة عند العالم كعربي دسانا زماني دراسة عربي بو قلت أنا أريد أسأل بمشرفكم قلت أريد يك كبي ببيت مشرفي زمان وانيم على كان تصيحك من عرب نمتم قلت لا أنت ما تحتاج مشرف لا من أو مداليك ما مستاي مشرفه برايكي وفيصل السامر بالله لا أنت عربيتك بەڵام وەکو زمان بەڵام وەکو فکر چیت يعني إعجابي چی بووی لەناو فکری ئیسلامیە کە وەکو تۆ خۆت وت ئینتیماشی هەبوو بۆ چەپ و بۆ حیزبی شوعی لە بەشی یەکەمی بەرنامەکە لەوانەیە دەمویست لەوزای نەزەری چەپ باش ئەو فەرقانەی بکەم وەک زۆر کەس چەپن باسی فەرق دەکەن وەک یەک لەوانەیە زۆرن محمود سەید القمنی وەک محەممەد عمارە وەک عەبدوڕەحمان بەدەوی من خۆم مقارنەوەوانە ناکەم ئەوانە مامۆستای منن بەڵام محەممەد عمارە بە تەواوی بەهینی فکری چەپ بوو بدایەتی بیخینی لەسەر مەعتەزیلە چۆنی نووسیتی پێت سەیرە ئەو ئینقلابە ڕووی دەلای بەڵام دواتر ئینقلابێکی گەورەی فکری بەسەریا ڕوویە بۆ ئیسلامی بەڵێ ئاگەم لێیە محەممەد عمارە کتێبەکانی بخوێنی هەموو کتێبەکانم هەیە یعنی ئەوی کە چەپ بوو ئەوی لە چەپیلایدا بەڵام هەر نەزعەکی علمی هەیبوو ئەو پیاوە یعنی هەندێک کەس هەیە کە دەبیتە سەر بە تەوەجۆ چیوە یعنی هەموو کتاباتی خۆی لەژێر ئەو فکرەیە دایدنێکانەوە خزمەتی ئەو فکرەیە دەکات محەممەد عمارەوانە بوو ئەو زۆر جار باسی شۆڕشی عەقڵ و ئەمانەشی ئەکردوانەوە بەتای لە باسی ثەورەتولعەقڵ ثەورەت العەقڵی نووسی لەسەر معتەزیلە بیدایەتەکانی ثوار مسلمون لەسەر ئەو کەسانە کە دیر بە دەوڵەتی ئومەوی عەباسە ڕاوەستاوە ئەی تۆ ئەدویست چی بکەیەوە ئەویش وەک ئەمنیش وەچی بوو لەسەر ئەو ڕێوازە دەڕۆیشتم یانی خوێنەری بەرهەمەکانی عیمارەش بووی ئاخر هەموو بەرهەمەکانی ئەو کاتە بڵاو نەبوو بەڵام دەمزانی کەس هەنا بە تایبەتی لە مەسەر و لە دووەلی مەغرب هەنا خۆیان چەپن بەلەم لەسەر حەرەکات ئیسلامیشت دەنووسن و عیمارە هەر لە تەمەنی زۆر سەرەتایی لاوێتیشەوە هەموو قورئانیش لە بەرەکات باسیەکە خۆ یانی شارەزایەکی باشی لە توراسی ئیسلامی هەبوو زۆر ڕێزی لێ دەکەم باش ئەی بێنەی سەر دکتۆراکەت ویست لەسەر کوردستان خلال فترة المظلیمە بنووسی بۆچی نەدنووسی لەبەر ناوی دکتۆراکەم ناوی ئەطروحەکە ناوی ئەطروحەیە حتى خەریک بوو ناوی کوردستان ناوی ناوەکەی بە كردستان يعني في كردستان لا ما يصير كردستان خلال فترة المظلمة ما يصير كردستان أو منطقة بلاد الجبال في الفترة منها
بلاد الجبال أوسع من كردستان، أكو غير كردية بلاد الجبال، حتى بلاد الجزيرة قبول يعني كردية عيني فيصل السامر. يعني مناطق الجبلية. لا خوي منطقك لا مكتبي جغرافي إسلامي بيدل بلاد إقليم الجبل جبال. إقليم الجبال إقليم إقليم جبال الجزيرة هي. راست. إقليم الجزيرة إقليم الجبال حتى ويسم يعني شكايتي أنا دسكم بو ناوي كردستان أصبح دكتورة نابي من زور لبر بكاري ناني ناوي كردستان توشي مشاكل بوما أو زارا كسيم مانك دامنا بو كردستان في الفترة المظلمة بنوسم خطم دانا بلانم دانا مصادر كانم تحديد كردوا دواي رفزيان كرت فيصل السامر خوي هاد قلت كاكا ليش ما تكتب عن صلاح الدين؟ قلت صاير يخني زوري لسر نسراوه قلت قيناك تو لسر جيشي وركره جيشو أسطول جيش أيوبيان. جيش أيوبيا جيش صلاح الدين. بس جيش جيش الأيوبي في عهد صلاح الدين. خوي بتصوري خوم ندى باير ناوي أيوبي ليرة بكار بينهم جيش صلاح الدين كفايته أو جيشي هر صلاح الدين دايناها فرقة أبو بناوي أسدي الفرقة الأسدية. خود وآخر ما شوا دواتر مايا وبيشتي شوكو بنا مالي أيوبيا كان بلام لسردمي صلاح الدين ازدهاري كربا طاوي شيكر خوي ازدهارك بزمان صلاح الدين دولتها حزبها بناوي شخصك دس في ذاك أو شخص كدمري حركة كحزبك نامينه زور حركة جوران مثلا يعني الدولة الفلانية يعني بيدوايا جوران بومردني كاغنو شيرواني تركوتاي هات إسا مرديها إن شاء الله أنا مرديها من بيم خوشة هر حزبك حركة تدابي تشتي نوي تدابي نمري وزات نظرت ماوتسي تاني تتلاطم ولي تتفتح 100 تزهرة ولي تتبارى 100 مدرسة خوشان باوريان بوشانا ليها ماوتسي غير ما ماوتسي بلام أوان أو شعار ينبو بلى باش ناونشاني ماستركات الجيش الأيوبي في عهد صلاح الدين تركيب وتنظيم وبحرية وأمانة هموانبو بيكاتكاني وريخستنكاني وتشككاني وهيزي درياي وهمو أمانة باس كردوها أمانة بيشينت هبو لسير صلاح الدين ياخد لويا كوتي تجير كاريگري جاري كتر دكتور فيصل السامر نخير من بيش أوي ماستري ورقرم نك طبعي كم كتابة كم بحث ما بحثان في التاريخ الكردي بحثان لو أنا نبو لسر شيء لسر صلاح الدين لا يشي لسر صلاح الدين يشي لسر قلايا وليرة معاريب يعني وكردين خلفية تتهبو صلاح الدين كأنه واجب يشك لبشي ميجوبي دبي عندك معلومات هي لسر صلاح الدين باش تو بوشي صلاح الدين أيوبي سنتر لنا ونسينا كانتا يعني بودا ناسري تو من أين سروشي بشي ميجوي جامعي فاتح لمصراته قلت أنتو العراقيين تكتبون بإعاز من الحكومة تفرض عليه فرز لستان فرز ذكري لسر فلان شد قلت أني أطروحتي عن جيش صلاح الدين وكتب الأخرى كتبتها بإعاز بس مو بإعاز الحكومة بإعاز صلاح الدين هلا بقى قلتم حتى لبرأوي السدي لما وقتها طبعا أبوه داني هي كمي جيش صلاح الدين كردية كي بدياري دايت من صلاح الدين بفخري شاو تاريخ كم لسر داناوا قلتم تو نبوة لسر شيبنا نوسي دكتور أخم ثم بيمنا خوش لسر أموي وعباسي ومرابطين وصنهاجيين زعمتي فاطميين بنوس من زور معزبي دولة فاطميين بلام تروح كم دولة لسر فاطمي بمصرية كانت تقصيريا دريغيا نكرديا معجبي دولتي فاطمي وكو أفكاري الشيعة ياخذ وكو بيكاتي دولتك أو تسامحيا بكار هنا الزهريا دام زرانت من استاد كوتومة سر نقد كردني صلاح الدين كتي برامبر أو زيدانا نايتبو أو مفكرة مصرية كز دوني وصلاح الدين إذا لهوليره لمعرضي كتاب پیش سه چار 5 سال آخر معرض او سال شبو او این عباس ناکم گوتی صلاح الدین
قائد أحمق سان پێ ناخۆش لە پایتەختی کوردستان سەلاحەدین ئەم قسەیە پێ بگوترێ پێم بۆش گوتم هذا غێر مەقبول کێ بوو نووسەرە کاکە ئەوە کە لەسەر کتێبەکە ناوەکەی زەیدانە نەک فایخ سێدان طبعا کە کتێبی عەزازیل دانا و شۆرەتی وەرگرت 10,000 تەبع بووە عەزازیل عەزازیل باسی نەکرد لەبەر سەحمەقە بەڵام من زانیمە بەسەغی چیە منش ئێشتا نەقد سەلاحەدینی دەکەم بەڵام قەت نالێم ئەحمەق بووە ئەحمەق بەڵام ئەمە ئەحمەقین ئێستا کە سەلاحەدینی لێ تێناگەین بەباشی سەلاحەدین نەچووە شام نەچووە دیمەشق دوای پاشان نەچووە قاهرەی بۆ ئەوەی دەولەتێکی کوردی دابمەزرێنی چوو بە واعظێکی دینی یەک لە قادەکانی وڵاتی شام بوو لەگەڵ مامی خۆی شێرکۆ چووە پاشان چووە مسر مصری نەهێشت بکەویتە ژێر دەسەڵاتی خەز دروشمەکان سەلیبی باشە ئەوەش باسەکەین بەڵام تۆ وەکو خودی دکتۆر موحسین یعنی ئەو کاتش با دیسانەوە ڕەمۆ سەر بیری چەپەکەت چۆن یعنی وەکو چۆن وتت تاریخی ویستی لەسەر تاریخی فیراقەکان بنووسی لە ڕوانگەی چەپەوە ئەی ویستت سەلاحەدین چۆن خزمەت بکەیت لە ڕوانگەی چیەوە نا یان سەلاحەدین خزمەت سەلاحەدین دەکەم یان لەسەر فراقی ئیسلامی دەنووسم ئێستا من احتیمامات ئەوە فیراقەکە مەسەلە ماستەرەکە بوو بەڵام بەسم دۆراکەیە فراق ماسەرەکە نەبوو نا ئەو وەکو ئەو نووسەرە باسیەکە کە لەسەر معتەزیلە و قەرامیتە و ئیسماعیل دوایی ئەوەی عهد العتابەگی بوو بەڵام لەمی تریشیانە بۆ نمونە کوردستان خلال فترة المسلمة نووسی سەلاحەدین نووسی ویستت چی بڵێ لە ڕێی باسکردنی سەلاحەدینەوەتە چی پێشکەش بە کتێبخانەی چۆنەڵێ گشتی سەقافەی عەرەبی سەقافەی کوردی سەقافەی ئیسلامی بکەین خۆی سەلاحەدین پەیوەندی بە فەرقەوەی هەیە لە یەک ناحیەی کە دەولەتی فاتمی ڕوخاند دەولەتی فاتمی شیعەی ئیسماعیلی نەما ئەزهەری وێران کرد کتێبەکانی سووتاند ئەگەر عێلاقەی بەوە هەیە ئەبی من سەلاحەدینم هەڵ نەبژار کە عێلاقەی بە فەرقەوە هەیە هیچ وەکو کوردێک هەڵت بژارد قایدێکی کوردیاخ لەسەر چێ بنووسم چیە کەسمان نییە لە فترە ئیسلامی ئیمارات هەیە ئیمارات دکتۆر حسام بادرێکی باشی هەبوو بەڵام زۆر ئەزیەتی خوارد لە ئەسنای مناقەشەکەی من لەوێ بووم بە عیلەوە چوو بووین چۆن برادەرە عیلەکەی هاتبوو نییە لە تاریخی مناقەشات و ماجستێر 8 سعات والله لەوانەیە زیاتری دوو وەجبە نانیان خواردی سەنگەڕانەوە بۆ مناقەشەکەی ئیتر سەلاحەدینم هەڵبژار عێلاقەی بە فەرقەوە نییە حتى باسی فکرم نەکردی لەسەر دەمی ئەو بەڵام ئیشارەتم داوە کە ئەزهەر وێران بوو باش چی لەسەر سەلاحەدین نەوتراوە و تۆوتت ئیبرازی کورد گەنجانی کورد عەشائیری کوردی ئەوە هەزبانیە ڕوادیە حەمیدیە لە جەنجی دژ بە خەز دروشمەکان دەبی کوردەکان کە سەلاحەدین هەر لە بەحسەکان کە گوتم کتێبم هەیە کتێبێکی دوو بەحسی تێدایە بەحثان في تاریخ الكردی یەک لە سەلاحەدین یەک لەسەر قەڵای هەولێر ئەوە پیشان دەدا کە سەلاحەدین هیچ وەختێک ڕۆحی کوردایەتی لای نەبووە ڕۆحی ئیسلامەتی نەبێ کتێبەکەی نەتەوەی نەبووە بەڵام دەبی ئەوە بگۆترێ زیاتر لە نیوەی بە تەخمینەوەش زیاتر لە نیوەی زیات لەوانە لە 16 لە 17 کورد بوون گەر پرسیارێکی تەقلیدی نەبێەوە جاری تریش لەوانەیە لێم کرد بیت زۆر جار ڕەخنی سەلاحەدینی ئەیوبی یەکەن بەوەی ئەڵەن کابرایەک بووە بەوە ناپاک بووە کە دەوڵەتێکی بۆ کورد دروست نەکردووە قەت سەلاحەدین بیری لەوەی نەکردووە لە من وەرگرن بالعکسنەوەی سەلاحەدین ئیتیهام کرا لەگەڵ نەوەی عەباسیەکان کە جیاواز بوو لە خلافەی عەباسی
ئەیوبیەکان ئەخباری دەولەت عەباسییان ئاگات لێبی شتێکی وایە من ئەو نەسەم هەیە ئەو نەسەم هەیە لە کارتێکی لە بتاقەکەم نووسیوە محاولة إقامة دولة كردية عربية في العراق سردمي عباسية كان صلاح الدين قرفياني همو يعني إعدام كرت صلاح الدين وخليفة عباسي كوات فكري دامزراندني دولتي كردية لا صلاح الدين نبوة باش دولة عباسية دش بوشتيرا تۆ چی بۆ نووسەر و ئەکادیمانە ئەڵێ یاخود هەندێکیان خۆیان بە نوخبە ئەزان و هێرشەکەنە سەر سەلاحەدین ئەڵێن دەوڵەتی بۆ کورد دروست نەکردووە و هەندێک جار تۆمەتی تری کوشتن و قەتڵ و عامەخەنە شوێنی یعنی ئەوە هەموو تەواو قسانە بەڵام گەنجەکانی کورد با لە حکامی خۆیان بپرسن بۆ ناتوانن ئێستا و پێش ئێستاش فکر لەوەی بکەن دەولەتش کوردی دابمەزرێنن ئەوە شتێکی تەعزیزە کاکە سەلاحەدین نەیتوانێت دەولەت دام ئەمە دەتوانین ئەوە ڕاکردنە لە مێژووی لە حسێکی شەیە دکتۆرانە نەگە سەلاحەدین بانگەشەی کوردایەتی بکردایە وەکو خۆشت لە کتێبێکی سەلاحەدین لا یەک لە کتێبانە مقابلە بوو تا پێکەوتم لەگەڵ ئەویش وەکو میرشینێکی تر لەسەر گردۆڵکەیەک ئیمارەتێکی دروستە کرد و میرشینێکی ترە هات لە ناوی شەڕێکیان نەکرد و ئەو ناوبانگە جیهانەی نەبوو بەڵام قەومیان جانبی قەومی دەلێ ئیمارە فوق حجارە ئەو کەلیمەیان بەکاریناوە حتا لە کتێبەکان ئیمارە فوق حجارە باشترە لەوەی سەلاحەدین خۆی ملەتەکەی بچنە مەسر و شام لۆ ڕزگارکردنی قودس لە پاش زەنجی حەطین ئەوە کاکە دەبێت تاریخ خۆی ئەو قسەی حەقیقەت بکە ئەوی کرایە حەقیقەتەکەیە کوردەکانی ئەو کاتە کە ئیلتحاقیان کە دەکرد بە جێی سەلاحەدین دەیانزانی ناچنە مەسەریان ناچنە شام بۆ دامەزراندنی دەولەتی کوردی بۆ ئەوەی جیهادە لە ئێستاش کوردەکان ئەو ئیستعدادیان هەیە ئێستا ملەتی کورد ئێستا ئەوڕۆ کە پاش ئەو حرەکەی تەوفان الأقصى ملت کە ملت متعاطفە سۆزەکەی لەگەڵ فەڵەستینیەکانە باش دێمە سەر ئەوەش تۆ لەسەر قەزەی کورد و ناوهێنانی سەلاحەدین بە کورد و هەزەبانی و ئەوانە دوین و ئەوانە کێشت بۆ دروست نەکرای دکتۆراکە تەرۆک و چۆن لەسەر تایتڵی کوردستانەکە وتی سێمان ڕایان پاش ڕەفزکردنی کوردستان في الفترة المظلمة دکتۆرەکەم تەواو کرد لە ئەسنای دکتۆرا شەری ڕەشی قادسەی سەدام حوسێن دەستی پێکرد بوو کەواتە دەبی هەر شتێکی بنووسی لە پێناو ئینجاحی بەسەرکەوتنی ئەو شەڕەبی شەڕی عێراق ئێران ئەو داوی لەوێ بوون هەمویان قەومینە ئەمیدی کولیەی تربیە کە ئەغڵب مامۆستاکان نالێم هەمویان باسی بوون ڕئیس قسمی جامعەی مستەنسەریە ڕەشید الجومەیلی و ئەوانی کەش هەمویان خاشع المعاضیدی وا بدەم لە هەولێر مرد پێش 2 ساڵ کە مقاولەتیان لەگەڵ کرد لە قەناتی حڕ عێراق لەسەر سەلاحەدین هیچ نازانی ئینسانێکی هەنانی ئەسڵەن ما عرف صلاح الدين ليش راح للموصل ليش راح لكذا فلان شتان معلوماتي نبو على كل أوا بوا مش مناقشي رئيسي لسر لروجي مناقشة دكتوراه كم يكلا برسيارة كان أو بو أنت ليش ما قارنت بين قادسية صدام وقادسية سعد قلتم كوا قادسية صدام قادسیەی سەلاحەدین تەواو بووە تازە دەستی پێکرد بوو لە تاریخەکەی دیارە 9/2/81 هەشتی تەواو بوو قلتم دكتور يعني تنطيني وعد تكتب قلت والله أعلم قلت باشا من نمنس مقارن نكر تو مقارن يبكى ما بين جيشي صلاح الدين وجيشي صدام حسين قادسية دواي قلت قادسيني أو حطينا باللي حطين صلاح الدين وحطين إن شاء الله حطيني صدام حسين دس بيدك يعني عندي زار سياسات غالبة لسر فكر لسر تاريخ راستا تو ئەو ماوەی کە لە بەغاوی وەکو خۆ باسێکی لە 58 شۆڕشی 58 بە دواوەی تر ئەچتە بەغدا 27 ساڵ 27 ساڵ لەوێ بیت
ئەو کاتانەی لەوێ کە زیاتر ئینتیما بۆ فکری چەبوو لەنا ئەو عەرەبانەی کە ئێستا خۆت باسییانەکەی جۆرێک لە پەرچەکردارت بۆ دروست دەبوو یاخودەوەی پێوترێ فکری قەومی یا بە کوردیەکەی ناسیۆنالیزم لای تۆ چەکەرەی نەکرد خۆی عەرەبەکانش یەک دەستنین عەرەبەکانش یەک دەستنین ئەغڵب مامۆستەکانی کولیەی تەربیە یعنی دەیان ناسم پێش ئەوەی کە چوومەوێن دەرێ خۆیان وەشی قسەت لەگەڵ دەکەن برادەرن بەڵام خۆیان دەبینن لە تەقویمی بەحسەکانت دادەنێ تو قەومی کوردی وانە قەومی عەرەبی دەبێ ڕەخنات لێ بکڕم ئەو عەمیدەکەمان ئەوە ئەو شکلەی بوو من چوومە لای عەمیدی پێش دەقەی مناقەشەکەم دەست پێ بکە لە ڕێ دەچینە بۆ قاعەکەی گوتی دیربالك ئانی لێم زۆر بە توندی مناقەشت لەگەڵ دەکەم گوتم بۆ گوتن خليت صلاح الدين كردي قلت ليش صلاح الدين شنو؟ قلت لي حساب وياك قلت والله برسيال لي برسي بتوندي زواب دموا او زورتون ملوي كم تنين درجه اللي يمر بيستشن بدرجات نبو هم او نوت كسوري عندها او حفتاوي نويدانا ايه مشكله اما شي لا دروس كبير لا دروس كر كعربة كان له مصلحتي خويا يعني دبنا بياوي حكومة أول شيء دبي برامبر كل رابوس أما كاريجري فكري لسرتو دروز ناكرت نعم من كبحاربة يعني نوي تولي من كردم نوي دكتور محسين يا بين محسيني كرت شون علي خاون تيروانين أو يكبيو بيري نتوى برستيشي بيالن زور جار إيه يعني هنوي بهالجري أو بيرا والله لا من برامبر أو عنصريانا أو عرب برستانا أو موقفين وانت كمن دبي برامبريان رابوستم هيس مساومين لقل خاشع يستاب ببير متينا من لسنة بس هر صلاح الدين مذكرت صلاح الدين بيوستي بتسشي دريايبو نيبو صلاح الدين لو ناحية ضعيبو نارديا شوين مليشي موحدين يوسف بن يعقوب بن عبد المؤمن يارمتي ندى من تبرير مكروه أويش وك صلاح الدين مزايدة لساحي أندلس أوش مزايدة لساحي حربي صليبي حقيتي يعني حقم داية يكلة الوزير كان كدكتورة دسيار قلتي دكتور أما لا ملزمة كاني تاريخ بلاد المغرب ويوسف بن يعقوب بن عبد المؤمن المغربية طبعا قلتي دكتور خاشع دلي وبعث لصلاح الدين هشتا سفينة كواتا أو نسيتي أتو دلي نين أردية كيان رتان راستا قلت مرون بيب اللي دكتور محسن وعدلي أو درو درسايا لقى الرزم أو تعميد ما بوا وقتش خاشع المعاضي دي تذكر لبروي خوي تطوعي نكت له أو صلاح الديني چونك خالي شخاشعي عبد الرحمن بزاز بو صدام كشتي لحبس خاني تو ديتم خاشعات لا غرفة كم قلت يا دكتور محسن شلونك شوني كاكا بقشمري قلت زين الله يخليك تفضل دكتور خاشع تقريبا زانيم لوياتيا قلتي انت تقول دحضت كلامي يعني دجبة سكانم كقولتم أو مساعديك ب80 سفينة حربية مساعدة صلاح الدين كت تود لينا قلتم كاك دكتور من متفق من غلط أجر مصدركم بيشان دي يك مصدر مغربي بمشرقي بي بلي أو يارمتي صلاح الدين ده نية لخويا وقصي درينا إذا تيجوت أو قصي كامو بيبي دكني دليل ليش ما يعجبك لو هو مساعد صلاح الدين قلت لو مساعد صلاح الدين لا يعجبني جدا صلاح الدين شكستي هنا باش حطين دس بيكر حتى عسقلان ولد ورملي ويران كر حتى صليبية كان لو يكون ابنه دجبة دولتي صلاح الدين انسحابي كرهيسي بينا قلت له إذا بطريقة له مزاملة حكومة مزاملة
باش درۆ دە لە ساحەیە. بەڵێ تۆ ئەمانەی باسیەکەی بەڵام ئێمە بینین بە تایبەتی کە سەیریکەی لە دوای ئەوەی کە شۆڕشی بەیانی 11 ئازارە بێت و شۆڕشی ئەیلول هەرەسەیەنێ یعنی کۆمەڵێ نووسەر و ئەکادمی و ماوەسای زانکۆی کورد لە بەغا و لە هەندێک لە شارەکانی بە تایبەتی لە بەغا ئەمێننەوە خزمەتەکەن لە چاپخانە لە بواری چاپەمەنی ڕۆژنامە و گۆڤار لە زانکۆکان مامۆسای زانکۆ ئایا ئەمانە لەو کاتا کە کورد کەوتە ناو شۆڕشە و شۆڕشی نوێ هەڵگیرسا ئەمانە خزمەتیان بە حیزبی بەعسکر یا خزمەتیان بە فەرهەنگ و مێژووی کورد کرد هەیە خزمەتی بەعسیان کردیان بەحسی نەبوون ئەوانە خەتەرن سندت بۆیە خوا دەلێ من بەحسی نەبووم بەڵام ناویان ناینم برادرن ئێستا لەوانەیە لە کوردستان بژینە مەناسبیان وەرگرتبی دەیان ناسم یەکێک ئەوی پێکەوە بووی دیفاع لە سیاسەتی بەحسی دەکرد لە چ ڕوویەکەوە خزمەتی بەعسیانەکە لە دەولەتی بەعس مۆزەفێکی گەورە بوون دیعایەشیان بۆ دەکەن لە سەحیفەکەشیان دەنووسن هەندێک جار ئیفتتاحی جەریدەی ثەورە بقەلەم فولان یەک لە کوردەکان کوردێکی تەواو ناتانی ناوەکەیشی ناتوانێ نکولی بکە کە کوردم بەڵام ئێستش لێرە مقدرن یەک نینە دوو نینە سێ نینە ئەی مامۆساکانی زانکۆ ئەوانەی پرۆفیسۆر ئێ مامۆسای زانکۆ بوون مامۆسای زانکۆش و ئەوانشی لە بواری ڕۆژنامەوانیەکە شایشیان دوو جۆر بوون دوو جار بەوش نالم خیانەت کەیفی خۆیانە نەوەک عاجز بن یعنی تۆ پێ دوایە بەشێکی زۆری ئەوانە لێون خزمەتی بەعسیان کرد ئەدیکو خزمەت چیان دەکرد ئەگەر خزمەتی بەعس نەکەن لە افتتاحیەی جەریدەکانی بەعس قادسیە بابل جمهوری دکتۆر بەدیلی ئەوەی کە ئەوەیان نەکردایە چیان بکردیان باشە بەغادانیشن من چم کرد لەم بەشی مێژوو ڕۆژێک نهاتن زەختم لەسەر بکەن دەیانزانی تەنازولیان بۆ ناکەم باوەڕکە کە کارم ڕۆژێکم ڕئیس قسمی یانی بەشی زمانەوە دەبی کوردی بووم زانیوە سەدام ئەو ڕودێتە اجتماعی نازان باسم کردیە لە شوێنێک هاتە ژۆری ئەمە هەڵ هەموو هەڵستا ڕێی جمهوریەیە هەمویان ئەلەن سەیدی کە سرە گەیشتە من تۆقەم کرد گوتم ئەلەن سەید ڕئیس زمانم ناگری بڵێم سەیدیم نییە سەید ڕئیس ڕێی جمهوریەیە تەماشامی کرد ترسام بەڕاستی باشە لۆ هیچم لۆ نەکرا کە پێی نالم سەیدی خراوای گەورەی گوتم سەید ڕئیس گوتن تە دکتۆر مەحسەن لەوەی زانی من دکتۆر مەحسەن گوتم نام هەلەبی کاکە کاکە مووقف ئەو مووقفەی بە فەخرەوە باسی دا یعنی تۆ ئەکرێ بڵێن ئێمە زۆرینە یان یا هەمویان خزمەت بوون ئەوانەی لەوێ بوون کاکە هەمویان خزمەتی ئەو تەوجۆیان کردیە زۆر یاکەم لەوانەیە منیش خزمەتم کردبی لەوانەیە نەشزانم خۆشم نەر بەڵام تۆش خۆ بەمانەوەت لە بەغا و قبولکردنی ئەو دەسەڵاتە کە ئەژڵەی کورد بووم و ئینتیمام هەبووە ماویتەوە تۆش بەشێک نەبووی لەو خزمەتە دەبێ وا حسێبم بۆ بکەیت بەلام مادەی چم دەبوتەوە ئێستش تەلەبەکانم من لە تەکریمی لە ڕێزلێنانی حیزبی شوعی کە تازە گەڕابووم لە لیبیای هەندێک مامەسام داوت کرد هەموویان هاتنێرە مەوە لە ڕسمەکان دیارە بەلام گوتم لە تەلەفۆنەکە گوتم دکتۆر فلان لازم تعرف اللي يكرمني هو الحزب الشيوعي تۆ لە نەجەف و لە کەربەلا و لە واسەت و لە بەسرا و لەو شوێنانە دێی دەبێ بزانێ یەک لەوانە دوونێ تەلەفۆنی کرد هەر ناوی جوابیشم نەداهە ئەوە جوابی دەدەمەوە گوتی دکتۆر مەحسەن لێش نامە نعرفەکەن تە سابقا كانت شيوعي معناوی حکوومەت دەیزانی من شوعیم بوومە وەختێک ئێستا مەمنونیانم کە هیچم لێ ناکەن بەڵام حیزبی شوعی خۆ وەک گوتیشمان تەنانەت لە حکوومەتە لەگەڵ حیزبی بەعز بەشداریان کرد و دوو وەزیریانە بوو لە ساڵی 1972 بەدووە بە دوو وەزیر ئەو کاتانەوە بزانم مکەرەم تاالبانی و عامر عەبدوڵڵاه مکەرەم تاالبانی و عامر عەبدوڵڵاه هەرچیان وەزیر بوون لە حکومەتە یعنی بەشێکی لە حەسانەی ئێوە شوعیەت نەبوو بە حەسانە بۆتان والله من حەسم نەدەکرد ئەوانە حەسانەم دەکەن ئەوانە ئاگایان لە منە حیمایم دەکەن هیچ حەسم نەدەکرد دەمزانی ئەوانە هیچیان نەدەست نییە شوعیەکانیش خزمەتیان بە حیزبی بەعس کرد ئەدیەوە خزمەت نییە دوو وەزیریان دوو قیادیان مکەرەم تاالبانی و عەمر عەبدوڵڵاه وەزیر بوون لە ڕووی ئەدەبیاتی نووسین و ڕۆژنامە و ئەنی بەو ئیتیزاهات دەڕۆیشتن
توفيق ما بين الشيوعي وحزب موقف حزب نك ماركسيات شيوعي لقى البحث هذه التوفيقة أو خدمتي بحثها خدمتي خوت ناكا بەس بۆچی ئەوەیان کرد ما أو توجه سوفيت زور تأثيرها بأوقات پەیوەندی بە پەیوەندیەکانی نێوان سەدام حسین و یەکێتی سۆڤیەتەوە نەبوو تأثير السوفيت دبي وابلين كاك موافق من خلاص أما مصلحة من لقى حزب سوفيت استفادة دبينيتن لا حزب الشيوعي سوفيت استفادة دبيني لحكم أحمد حسن بكر وصدام حسيني مصلحته كاكا سوفيتش تماشي مصلحته ئایا سۆڤێت دیفاعی لە شوعیەکانی عێراق کرد بەرامبەر نا. سەدام حسین لا دفاع الندر بەڵام لە بەرامبەرە ئەمان پەیوەندیەکانی ئەوان و ئەوانیان بۆ خۆیان ئیستیغلال کردبوو لو برجع بدي خويان ڕاستە تۆ ئەو کاتە نەقدت نەتەکردن بدي بلام نقديان لتشيبكم لتشيب نوسم كاكارا صحافة حزب الشيوعي اشتوانا نوسي يا ما هو راقرا وقساني مكة ما حزب الشيوعي رازين يا ما ناتي خدمة حزبنا ئەوان تا هەفتا و هەشت و هەفتاونەوە ئەو داوای تر پەیوەندیان ما لەگەڵ نا حفتا وحفنا ما هەفتا و وەبزانم ضعیف بوو. نیسانی هەفتا و هەشتا ئەڕۆن إيه. لە ناو زەنگ ئەڕۆن پێم وایە بێ هوايا دوانیان بەهادی نووری و کەریم ئەحمەدە ئەچنە دەرەوە وانە كرزة كان بەڵێ ئەچن لەوێ بارەگادانێن من أقام لو شتانا نبو كي وايان كر كي وانا حتى يشتي بارتي تذكر أما لكردستان بەڵام دابا نەوشیروان مەسەفا لە کتێبی پەنجەکان یەکتری ئەشکێنن بە وردی باسیەوەکەن باش تۆ ساڵی 1996 بۆچی ئەڕۆیتە لیبیا چتە مسراتە لەوێ تكرم لا سياستي أحزاب كان نبو شرب رايك كوجي دوباره بكري أمن نوت وصار كات مولد دبين جملة دنجي كلاشينكوف وكشتني برايتي كان ذكرين یعنی لەبەر شەڕی براکوژی کوردەکان چوویتە لیبیا دوای شەڕەکە نەما دوای مەعاش نەما دوای حزبەکان کە لەوان نین برادر مایە لە هەردوو حزبەکان بەڵام هیچ لۆ ناکەن ئەگەر لێ بدرێ من هاتووم خۆم و 6 منداڵەکانم دوو کوڕ و 4 کەس لەگەڵ خێزانم کرێچیمە حتى پێش 10 ساڵ بە جوودی کاک نێچیروان بارزانانی خانیەکانی قەریێزان کۆ تەملیک کردان کرێچینەمان ئەودا ئەو وەختە چ بکەم معاش نییە دێ مەسئولیاتی منداڵەکانم لە زامیان لە عەدادین حتا کچەکەم کە مێردی کردیە تازە خەریکە بچتە سویسرای ئێستا شەر لە سویسرا وەکو ئەکادیمیەک مەترسیت هەبوو یا لەبەر قوتی ژیان و گوزەران ڕۆشتیتە لیبیا هەردووچی بەڵام ساڵی 2001 لەسەر داوای بارزانانی گەڕێیتەوە بۆ کوردستان چی لێ داوا کردی ئەو بێ واقع نەک 2001 پێش 1999 فاکسە نرد وەرەوە شاری خۆت وەرەوە جامعی سەلاح الدین یان هەر جامعیشەکە ما ڕێز لێ دەکرین هەرسام لە شاری مسراتەی بووم 5 ساڵ هاتمە چوومە مەسیف لەوێ یەکتریمان دیت دانیشتین و ئەو دەکەی زۆر ئەو گوتم کاک مەسعود من بۆ ئەوە هاتوومە خزمەتی شارەکەم خزمەتی جامیعات کوردستانە وەختە لە سلێمانی جامعی هەبوو نازم لە دهۆکیشە بوو گوتی ئەمە دەزانێت چلۆ دەکەین ئەمە ساڵی 2001 یان 99 2002 2002 نه بەس تۆ 2001 گەڕێیتەوە 1999 هاتم ئەو پێک ئەوە جارێک کاک مەسعود لەگەڵ من کاک مەسعود دانیشتیمە منداڵەکانم جاری لە لیبیانە خۆم بە تەنیا هاتیمە گوتی هەسا ئەو وەختە بوو ئێستا بەتەنێمە لێرە لە مالی کچەکەم دابەزی بوو مێردی کردبووە وەختە تەلەفۆنی کرد لۆ بەڕەحمەت کاک سەعدی بەرزەنجی باشترین ڕئیس جامعی سەلاح الدینی بوو تەلەفۆنی کرد گوتی کاکە لەو فلان کەس چمان کردێ لە دکتۆر محسینج دەبی زیاترکەی چکە کانەوە لەمە عاجز بوو هەولێری بەجێهێشتی من لە هەردوو حزب لە هەموو حزب ئەحزابەکانی کوردی عاجز بووم کە چوومە لیبیای زۆرم پێ ناخۆش بوو بە خودای
مذاکراتەکانم بخێنی گریانت دێ بە شەرەف ئێستا خۆم بە گریانم دێوە چدایان خینم زۆر عزازم خاصان نۆمانجی بدایەتی چوونەوەم بۆ لیبیە ماڵەوەم عەلی سفیەکی ابتدایی بە کوڕەگەزکەکەم زۆرم پێ ناخۆش بوو تەلفۆناتش نەبوو چ مۆبایل چ نۆرمال 6 سعات 10 سعات 2 وەز بە نانمان دەخۆ لە مەرکەزی ئیتیساڵات ئەو هەولێر بەدەستمان دەکات داچی دیرار دێزار داهاتە بەغدای لە مالی دکتۆر کەماڵ مەزهریان لە مالی دکتۆر محەممەد ساید ئەیوب دەمرچی برادەرە تورکمانە ئێستا لە هەولێرەیە دادەبەزی ئەوش بەدەستێنە دەکات لیبیای وەربگری چ وەزعکەوە باش کە هاتیتەوە ئەو هیچ مەرجێکی نەبوو لە بەرامبەر ئەوە ببی بە پارتی ئینتیما بکەی بۆ پارتی جابیتەوە هەولێر ناوەڵە داوایان نەکردیا الحەقیانی چ پارتی چیەکێتی بەڵام بە پێچەوانەوە هەندێک پارتیەکان کاکە من بە علاقەم هەیە لەگەڵ ئەوە مادی خۆشناو بە ڕەحمەت محافظی هەولێر لەگەڵ سەلام خۆشناوی هاتنە ماڵم کاکە دکتۆر ئەومە دامان نایە ماڵت کاولە هیچ تێدا نییە تاهم خەنەفەم نییە وجود نووسن نەبوو معاشەکەم پەش ناکە داینایە پارتی داینایە شتێکی زۆر ئەو دەوە چی پاشان بوومە کرێتی دکتۆر دارا میران شەخلاوەی لە کولیەی زراعی بوو ئەمە گوتێ لە خانیەکەم دانیشە بە بەلاش گوت نا بەلاش قبول ناکەم هەرچەندی دەبی لێم وەربگری اتفاقمان کرد لە مانگانە 600 دیناری ئەسلی لە ئاخری پرسی بووی کاکە دەزانی پارتی چی دانایە لۆ دکتۆر محسینی هات گوتی کاکە زۆر شتیان دانایە تو دەبیە مەسئولێکی گەورەی جامیعە پێکەنینم هات بەداخەوە پێکەنینم هات گوتی کاکە کەواتە من دەبێت 2000 دینارم بدەیە 2000 دینارم دەیە معاشەکەم 2041 دینار بوو داچی دینای 600 دینار معاشی بوو کوڕەکەم لە بەغداییشی دەکرد پارەی هەندێک دەردات هەولێرێ دلێر ئەوە بۆ وەزم ڕاش دوای ئەوەی کە تۆ هاتیتەوە هەولێر ئیتر لێرە خانوو دووەرگ لە قەریە زانکۆ نا پاش 10 ساڵ پاش 10 ساڵ وەرتان کرێتی بوو لە قەریەسەی زانکۆ بوو یا زیاتر پارتی بەوانەی ئەدا کە زیاتر لە حیزبەوە نزیکن ئەو مامۆسا 9 خانیە 9 کەس مامۆسای جامعی لەو خانیەدان هەموویان وەریان کرد بە پارەیەکی ناوی پێناوی ناوی بینم زۆر کەم باش بە کورتی بچمەوە سەر پرسیارێکی تر کە تۆ باسی فەلەستینت کرد و باسی نووسینت کرد لەسەر فەلەستین و باسی تۆفان قودست کرد منە مەوێ یعنی ئەوە بپرسم ئایا بەشێکی زۆری بایەغدانی تۆ بەوەی کە لەسەر فەلەستین بوو پەیوەندی یاخود لەسەر وڵاتی شام ئەدنووسی یا قسەر لەسەر فەلەستینە کرد پەیوەندی بە ئایدیا و تێڕوانینی بیری چەپەوە نەبوو کە ئەوە خاڵێکی هاوبەش بوو مەسلەی ئیمپریالیزم و مەسلەی زایۆنیزم و داگیرکاری و ئەوانە یاخود چی بوو ئەو بایەخ کاکە ڕام لە بیرت نەچی من کتێبم هەیە لەسەر تاریخ فەلەستین بەڵێ خەمنیش ویستم باگراوندەکەی 2-3 جار تەبا بووە لە عەمان و لە بەیروت و لە قودس باشە هەر یەو کاتانەیە حتمما نووسیوتە کە زیاتر متەئەسیر بووی بە فکری چەپ بەڵێ هەر ئێستاش متەئەسیرم بەڵێ بەسمەوەیە بەو تەئسیرە نووسیوتە نا وەک لە ئەربیل فی العەدەد تابەچیم کو نووسیوە دوایە کتابەکە مشتەرەکە لەگەڵ فاڕۆق عومەر فەوزی ئەوە قەومیەکی عەرەبیە مسلاویە هەندێشتی ئەو حەذف کرد وتی حتى مو من مصلحتك تكتب بهذا الشكل بلى قلت كاك مو اغلب كتابك يتوه هم يتواك قلت لا ما يصير يقول لك تأليف مشترك هندي فقرات بحذف كراي لي نبو من زياتر بتشيبو فقراته يعني اي شعب بابلين كالشعب اليهودي بابلين سوساوي فلسطينية كان دك كواتا فلسطينية كان حرين بلام صهيونية كانش حرنين ثم بتساوي ملاتك يعني او هل يجبلي فلسطينية كان تشوساوان هدي تشوساواني بلام تو لسر يهودية كان وفلسطينية كانش هنتك ادنوسي كان نوسي بود كتشوساوان هردو كان من اول قصة ماركسية
دل الشعب الذي يضطهد شعبا آخر فهو مضطهد أيضا. حرنية لسري فرز كراهي مصلحتي واد أخوازي كدب استهادي أو ملتي بك من ما بس يشم أوكات أو شعار من وسيلة زريدي عراق باش تأخي إلغاء كرا عراق عندنا. قلت يعني هذا شنو قصدك؟ قلت اللي يفهم خليه يفهم. من ما بس يشم عيني انك ذولك كان بي ما بسم حكومتي بعثبه كتساوي ملتي كردي ذكر كواتخوش ان تساوي كراين. بەڵێ تۆ تێڕوانینت بۆ کێشەی فەلەستین و ئەوەی کە ڕوئەیە وەکو توێژەرێک وە تۆ لەسەر حروبی سەلیبیە نووسیوتە لەسەر معرەکەی حتەی لكلية بومكاك آرام مزارة ماندرينا لو تأييدي باتريس لومومبا كونغو لو جزائر لو فيتنام هرواتر كواتر فلسطين من باب أولى فلسطين نزيكن لما دواي بلمتي بلمزولا كان تاتشي دكان كا زولا كان توساوا دكان أكرتي أو حركة حالي كغزي ديانوي نمينه أو فلسطين كان دسيان بكرت فلسطين كان دسيان بكرت بلام دسيان خوش بي چونکە کاکە ئیسرائیل بە هیچ شێوەیەک نایەتە سەرزادەی بە هیچ شێوەیە کاکە حکومەتیەکی وایان داناوە کار کە هەر وەختێک دەتوانێت ئیلغاکەن هیغەزایە بەس ئەنی تۆ وەکو توێژەرێک بڕوات بە حەقی فەلەستینیە کە خاکەکەیان داگیر کراوە و ئەوەی کە لەگەڵ یانە هەروایە ئەوی دەلێ وانە نیەتەچکەی هەیە ئێستا دەریدە شەرق ئەوسەتمان لۆ دی هەموو ڕۆژێ یعنی کە دەلێ ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەرەنسا و بەلجیکا و فولان لە دژی بە ئیرهابیەکان کەواتە یعنی حەماس لەگەڵ حزب الله ئیرهابین یعنی ئەو حرەکەیان چێە بە تەسیری ئەوەیە حەماسە بە دەرەجەی یەکەم ئەوان ئیرهابین منی بە ئیرهابیدایان نانێم خۆ وەختی خۆی قەشە مەکاریۆس ئیرهاب بوو جۆلیۆ نایریری نازام چه کینیا و کۆنغۆی ئەوانی ئیرهابی بوون چێ بە ئیرهاب دادەنێ دەوڵەتەکە داگیرکراوەکان بە بڕوای تۆ دکتۆر یعنی بەدیلی ئەم شەڕەکە ئێستا زۆر ئیسینکارەکرێەوە زۆر جا ئێستا نەقدی ئەوە شەکرێ کە ئەڵێ ئەبواە شەڕەکە هەڵمەگی سێنرایە بۆ شێوەیە هێرشی پێچەوانە نەبووێتەوە بەدیلی شەڕ چییە بۆ فەلەستینەکان بەدیلی شەڕ هەر شەڕە یاخود بەدیل هەیە بەدیل هەیە بەس تەماشای بەرژەوەندی خۆتمەکە ئەو ملەتە حەقی هەیە دەوڵەت هەبیان نە حەقی هەیە تۆ تەماشا ئیسرائیلی بکە ئیسرائیلی ملەت ئیسرائیلی خۆی اعتبار دەکەن عەرەبی 48 ئەوانش ئیسرائیلی نەباشە بۆ ئەوان وەزعیان شڕە کەچی ئیسرائیلیەکان حتى لە ناو ئیسرائیلیەکان فەرقیان هەیە مابەینی یەهود شەرقیین ئەشکناز لەگەڵ سواردین من ناو جوولەکان کەواتە لە ناو جوولەکان ئەو فەرقی جیاوازیابی ئەوان بە چاوەکی سووک تەماشای فەڵەستینەکان دەکەن بەپێی ئەو معادانە کە لەژێر سەرپەرشت لەژێر ئالای ئەمریکای تەوقەیان کرد ئێستا ئەوان بە ئەوەش تەنفیز ناکەن پەیڕەوی ناکەن باشە فەڵەستینەکان چ بکەن یعنی هەر وا ببینێن کە ئەنە و دیلن کە نەو چۆی کۆیلن پێویستە کورد چۆن پشتیوانی گەلی فەلەستین بکات کورد تا ئێستا کوردی ڕسمی پشتیوانی نەکردووە هیچ باسی نەکردووە بە تاچوو بە خراپی لەوان نازانم خۆیان دەزانن یعنی مانە سکوت لەسەر مەسلەی چیوە سکوت و علامەت و ڕیضایە دەبی وابی سکوت و علامەت ڕەضا جادە ئەوی دەزانم جادەی کوردستان جادەی هەولێر لەگەڵ فەڵەستینیەکانە بەڵام کورد سەلاحەدینی هەبووە فەلەستین و فەلەستینی ڕزگار کردووە حتین قارەمانی حتین بووە سەلاحەدین بۆچی ئێستا و هاوسۆزیی نییە لەگەڵ فەلەستینیەکانە قەزیە سیاسەیە قەزی کورد هەڵبەت مەبەسم لە ئاستە سیاسی و حکومیەکەیەتی وایە سیاسەتی کوردستان حکوومەتی کوردستان سیاسەتی پارتی و یەکێتی وا دەخوازێت کە باسی نەکەن پێویستە ئێستا یعنی ئەگەر بۆن منە ئەگەر بڵێنەوەڵێن ئەبێ باسی کە نەبێت چی بکەن بۆ فەلەستین تەییدی لای چی بکەن ناتوانێت تەیید ئیسرائیلی بکەن حتى لە ملەتی خۆیان دەترسێن ئیسرائیل معتەدیە کە تەییدی حەماس و جیهادی ئیسلامی و حیزبوڵا ناکەن ئەوش لەبەر ئەمریکا و خۆراوایە دەڵێن فەڵەستینیەکان ئەمما حرەکەی وەتەنی فەلەستینی لەژێر دەسەڵاتی حەماس و حزب اللهە ئەوە خەتای
فەڵەستینیەکانە کە بەدیلیان نییە کە فەتح دەبایە لەگەڵیان بی فەتح لەگەڵیان نییە کەواتە ئەمە حەماس و حیزبەڵڵە بە تایبەتی حەماس غەزای قبولی ئەو وەزعی ناکەین هیچمان ناداتێ دەبی ئەمە کارەبایان نییە کاکە ئێستا ئاویشیان نییە تەلەفۆنیان نییە خۆ خواردن خۆ ئێستا رووسیا پۆتین لە حکامی عەرەب مەوقفیان شەریفترە. باش سپاس دەکەم من ماوەی بەرنامەکەم تەواو بێ حەزەکەم وەکو توێژەرێک یا وەکو مامۆسایەکی ئەکادیمی و خاوەنی ئەزمموی زیاد لە 50 ساڵە ڕای تۆ بەرامبەر واقعی ئێستای هەرێمی کوردستان چییە؟ من دڵنیام تەسەور دەکەی ئەو پرسیاری حراجی تێدایە بەنسبەتە من وەلامەکانم بەجێزەلترە لە پرسیارەکەت من باوەرم بەوەیە کە ئەو وەزعە بەرەو باشتر دەڕوە ئێستا مشکلەی ما با پێت بڵێ من پارتیش نیم مشکلەی ما زۆر جار جادە دەڵێت سەدام لەوانە باشتر بوو وانە لەوان لە سلێمانیش وا بلێن لە هەولێر ئەو قسەی زۆر لۆ ئەو کاکە حکوومەت بوو قووەتی بەکاردەهینە ئێستا حکوومەتی کوردستان قەزدم لێرە لە هەولێر پارتیە حکوومەتی کوردستان لێرە ئەمن و ئاسایش بەرقەرارە هەولێر ئاوەدانە شەقامەکانی پاکژە مشکلەمان ئەوەیە معاشی بە مزبوط وەرناگرین معاشەکەش ئەو جارە وەرمانگرتیا خوا کەریمە لەو زارش باشە دکتۆر بۆچی ئەمانە ناتوانن خۆ ئەش گوترێەوە سامانی سەرزەوی ژێرزەویشیانێ بۆ ناتوانن خزمەتی میلەتی خۆیانی پێ بکەن ئەوە وەلامی من نییە وەلام ئەوان دەبێت ئەو وەلامای بدەنەوە من دەڵێم حیفە ئێستا اعتبار کە کاکە لە ناحەیە بە قووەتە مرکزیەتی بەکاردێنی کاک مەسرور بارزانانی ئەوە اعتبارکەن ئەو سیاسەتی سەدامی کە سیاسەتێکی باش بوو ئەوە بای پەیرەوی دەکا بە باشتر لۆ مەسلحەتی ملەتەکەی بەکاری دەینی كل ما هنالك معاشەکەیە من ڕزاتان لێ دەکەم ئەی کوردان غەزر لەو ملەتەی مەکەم بە 400,000 دینارە هەندی معاشیان لەو ئەکادیمیایە غەزریان با لێ نەکرێ دەتانین ئەمە معاشیان بدەینە ئەی گەورەکان با تەعزیل بکرێ بەڵێ یەک کۆتا پرسیارمەوەیە قسە لەسەرەوە کرێ ئێستا حکوومەتی بەغا بەرە و بەهێز بوو نەچێ و دادگای فیدراڵی هەیە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵە یاسا و قوانینی ناوخۆی عێراقەیە ئەی سەپێنێ بەسەر هەرێماوە لەوانەیە بە شێوێ لە شێوەکان ئەمریکا شۆک و پێویست پشگیری کورد نەکە یاخود ئەگەر بیشیکا بەپێی یاساکانی عێراقیکە بازەوە ئەکرێ قوارەی هەرێم بەرە و بچووک بوونەوە بەرەو لە ناوچوو نەچێت تێڕوانینی تۆ چییە بۆ ئاین بەخوا من تێروانینم ئەوەیە کورد نابی ئەو شتانێک کە لە بەغدا دژ بە کورد دەخرێ قبول بکە چیەوانەی باغایکە دژ تەییدی هەر شتێکی بکە شیعەت سوودانی محەممەد شیعەت سوودانی یعنی بەغدا و دۆلی عەرەبی ئەمریکاش قبولی دەکەن دەڵێن ئەوە ڕاستە ئەمە وەختمان نییە مەشغولی کارەکانی گۆ بین کە کوردەکان دەنگۆ مەشاکلی خۆتان بە خۆتان ناتان پێچی بینن ئەمە خەتای خۆمانە کە شیعەت سوودانی خۆی بە قووەت دەکات خەتای خۆمانە باشە ئەمە بۆ خۆمان قووەت نەکەین پارتی و یەکێتی بە یەکدەست بین تا ڕادەیەک لە زۆر شتە دوانیە ناکۆکی و لێکترازانی ناوخۆ بۆ خۆی کەلێنەکەی گەورە کردووە بە کەلێنەکە ئیوەی نییە کاکە خلافمان نییە لەسەر مەسیری ملەتی کورد لەسەر وجودی فیدرالیەت لەسەر مەسائلی گسکەیە لەسەر ئەو گوندەی منە ئەوە ئیتۆ یەن ئەچوو زۆر پارە تۆڕگرتیان یەن مندەکەکانی ئەندامی پەرلەمان ئیتو زۆرەی من بەڵێ دکتۆر من ماوەی بەرنمەکەم تەواو بوو دووە پرسیارشم کرد بەڵام پرسیارێکەکەم ئەگەر شخصی نەبێت تۆ سەردانی سعودیت کردووە چوویتە مەکە و مەدینە کە لە مەسر بووم چوو لە مەسر یا لە لیبیا ئاخر لە لیبیای بووم بەڵێ کە چوومە مەسر زیارەتی مەسرم کرد بەو نیەتەی کە بچمە ئەمرەی وەکو توێژەرە چووی یا وەکو لایانی عیبادەت ناوە تۆ توێژەری چی لە فترەی ئەمران بتەوە دیمەنی حەزارەتی ئیسلام ئەوە دیتیتم لە تەلڤیزیۆن و لە ڕسمەکانم دیتە وەکو لایانی کردەی نا لە ئەلۆ ئەمرەی چوم یان ببینم جێیشی وایە کە ئەو عالەمە دەچن زیارەتی دەکەن با منی زیارەتی باش بەو هەموو کە ئیشت کرۆ لە ناو مێژووی ئیسلامیا کەوتیتە ژێرکاری گەریبی ڕووباوەڕی ئیسلامی بەمانە قوڵەکەی کاکە سە من بیر و باوەری ئیسلامی نەبوو بوو لە وەڵامەکانم ڕاستە
مەبەستمەوەیە زیاتر لایەنی عیبادی شخصی و ڕۆحی و نا زۆر ئیسلامێکی تەواو نیم. سپاس. من بەر لەوەی کۆتایی بەرنامەکەم بێنم ئەمەوێت جێپەنجەی دکتۆر موحسین لەسەر ئەم دەفتەرە بەجێ بمێنێت و شتێکمان بۆ بنووسیت لەسەر ئەم تەوەری ئەم بەرنامەیە. فەرموو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ پرۆفسۆر دکتۆر موحسین محەممەد حسین تا ئەوکو جێپەنجەیەکی تر و لەگەڵ کەسایەتیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایە.